بە هیوای کاتەچ خۆش لەگەڵ وانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی لاپەڕا 152 لاپەڕا 152 ڕیزبەندی لە پاڵ یەکدانان واتە دوو وشەیە یان ڕیزبەندی یان لە پاڵ یەکدانان لە پاڵ یەکدانانی شێوەکان. هونەرمەندی ئەڵمانی ئیشەر تابلۆی هونەری زۆری دروست کرد بە کۆکردنەوەی شێوەکان بە ڕێگایەکی تایبەت. کاتێک چەند شێوەیەک یەک لە پاڵ یەک دادەنرێت بۆ داپۆشینی ڕووبەرێک بێ ئەوەی بۆشایی لە نێوانیاندا هەبێت، دەڵێن ئەو شێوانە ڕووبەرەکەیان داپۆشیوە. و دەڵێن ئەو شێوازەی پێک هاتووە لە شێوەکاندا ڕیزبەندیە. بۆ ڕووبەر ناتوانی هەموو جۆرە شێوەیەک بەکاربهێنی بۆ داپۆشینی ڕووبەر. بۆ وێنە دەتوانین ئەم شێوانەی خوارەوە بەکاربهێنین بۆ ڕیزبەندی. یەک لەو شێوانە شێوەی چوارگۆشە کەوا ڕووبەرەکەی هەموودا دەپۆشی، دەتوانین لە تەنیشتێکیان دانین هیچ بۆشاییەک نەمینێتەوە. هەروەها ئەو جۆرە شەش لایە کە هەموو لایەکانی یەکسانن دەتوانن لە تەنیشتێکی دانین، وەکو شێوەکەی وەکو شێوەی شانەی هەنگوینە. دیسان ئەو جۆرە سێ گۆشانە کە لایەکانیان یەکسانە، هەموو لایەکان وەکو یەکن، دەتوانین دیسان دایانێن یەک لە تەنیشتێک، هەموو بۆشاییەکان دادەپۆشرێ، هیچ نامینێتەوە. کەواتە ئەو جۆرە شێوانە دەتوانین یەک لە دوای یەک دانین، یەک لە تەنیشتێک ڕووبەرەکانیان پێ پڕ بکەینەوە بەو جۆرەی. بەڵام کامە شێوە ناتوانین، ئەو شێوانە بازنە ناتوانین، چونکە کە بازنەکان لە تەنیشتێک دادەنین بۆشاییەک دەمینێتەوە، ناتوانین هیچ بازنەیەک لێرە دانین، لەبەر هەندێک ئەوانە ڕیزبەند نینە. هەروەها ئەو شێوەیە کە لە تەنیشتێک دادەنین لێرە هیچ ناتوانین هیچ دانین، ئەو شێوەیە چونکە گەورەترە لەو شێوە بۆشاییە. کەواتە ئەوانە ڕێزبەند نینە، نە بازنە نە ئەو پێنج لایە کە پێنج لای هەیە. ناوی ئەو شێوانە بڵێ کە هونەرمەند ئیشەر بەکاری هێناوە لە تابلۆی بەرامبەر. ئایا لە توانادا هەیە ئەم شێوانە بەکاربێنی بۆ ڕیزبەندکردن؟ دیارە لە توانادا هەیە، لەبەر هەندێک ئیشەر بەکاری هێناوە، زۆر بەباشی دیار نییە ئەوەی ڕاستی بی، بەڵام وا بزانم سێ گۆشەی ڕێکی بەکارهێناوە کە هەموو لایەکانی وەک یەکە. ئەو سێ گۆشانەی بەکارهێناوە ئیشەر ئەگەر تەماشاکەین ئەوها سێ گۆشەی بەکارهێناوە، بەڵام وەکو گۆتم زۆر باش دیار نییە هەتا بتوانین وێنەکان بچێشین. پاشان ئیشەر چی کردیا؟ وێنەی لە ناو سێ گۆشەکان چێشایە، وێنەکانیش هەمویان وەکو یەکن. ئەوە لە بیرت نەچێ ناتوانی هەموو جۆرە شێوەیەک بەکاربهێنی بۆ داپۆشینی ڕووبەر. پاشان نووسرا شرۆڤە بکە لەبەر چ ناتوانی بازنە بەکاربێنی، چونکە کە بەکارمان هێنا وەکو گۆتم بۆشایی دەمینێتەوە لە کاتی دانانی بازنەکان، ئەو بۆشاییە دەمینێتەوە. ڕیزبەندیش واتە هیچ بۆشاییەک نەمینێتەوە، وەکو ئێرە هیچ بۆشاییەک لە مابەینی شێوەکان نامینێتەوە، دەچنە تەنیشتێک شێوەکان، لێرەش هەر ئەوها هیچ بۆشایی نامینێتەوە، وەکو دانانی کاشی لەسەر
لە ژوورەکانیان لەسەر دیوار دەبی هیچ نەمینێتەوە. کەس کاشی ڕەنگە بازنەیی دانەنێ. ئێستا ئەو پرسیارە تەواو بوو، ببورن ئەو لاپەڕەیە تەواو بوو، دەتوانم تۆزە چیش باسی لاپەڕەکەی پاش ئەو لاپەڕەیەی بکەم، لاپەڕە 153 چونکە هەمان بابەتە. ئایا ئەم شێوانەی خوارەوە گونجاون بۆ ڕیزبەندی؟ بنووسە بەڵێ یان نا. وەکو زانیمان شێوەی هێلکەی و شێوەی بازنە ناگونجێ، بەڵام با تەماشایەکی بکەین لەبەر چ ناگونجێ. پرسیاری 2 لێرە بزانم ئەمن شێوەی بازنەیم دانایە. بەڵێ کە لە تەنیشتێکیان دادەنین ئەو شێوە هێلکەیانە دەبینین بۆشایی دەمینێتەوە لە مابەینی شێوەکان کەواتە ناگونجێ بۆ ڕیزبەندی. هەر کوودایان نین هەر بۆشایی دەمینێتەوە کەواتە ناگونجێ بۆ ڕیزبەندی. هەرچەندە شێوەکەی لەوێ نووسرا بوو ئاوها بوو، شێوەکە ئاوا بوو، بەس هەر ناگونجێ، ئەو هاشبی هەر ناگونجێ. لە تەنیشتێکیش دانێ ئاو هاش بن ناگونجێن شێوەکان وەکو یەک نینە، هەر بۆشایی دەمینێتەوە. کوودایان نین هەر نابیت بۆ ڕیزبەندی بە کەلکنان. هەرچەندەم لێرە وەکو یەکیشم دروست نەکردیە، بەڵام ئەگەر وەکو یەکیش بن هەر ناکرێ، هەر بۆشایی دەمینێتەوە، هەر کوودایان نین. پرسیاری 3 ئەوە دەکرێ بێگومان، چونکە دەتوانین لێرە لاکێشە چکەش لە تەنیشتی دانێن هیچ بۆشایی دروست نابی و هەروەها چەند بمانەوێ لاکێشە دەتوانین دانێن ڕیزیان کەین لە تەنیشتێک. ئەوە دەنووسین بەڵێ، بەڵام ئەو پرسیارە دەنووسم نا، لێرەش دەنووسم بەڵێ. دەکرێ لێرەش دەنووسم بەڵێ. با تەماشاکەین بزانین ئەو شێوە مەعینە دەبی یان نابی. تەماشاکەم لێرە ئەو شێوەیە بوو، ئەوها داینێم، دیسان ئەوها تەنیشتێکی دانێم، کوبمەوێ داینێم، هیچ بۆشایی دروست نابی. هەرچەندە من ناتوانم 100% لە تەنیشتێک دانێم، بەس لەبەر ئەوەی نییە کە نابی، لەبەر ئەوەیە زۆر ئاسان نییە من بیانجوولێنم 100% بکەونە لای یەکتری بەداخەوە، بەڵام دەبی دەنووسین بەڵێ. هەر کوو دەیانجوولێنم دەمەوێت کەچی بجوولێنم ئەوی دیکە دەجوولێ لە جیاتی. بەڵام بەڵێ دەبی بەڵێوی ئێرە. ئەو تۆزە بۆشاییە هیچ نییە. ئەوها دیسان ئەوها وەکو دەبینن دەکرێ. ئەگەر تۆزەک باشی ئیشەکەی بکەم دەبیتن. لە تەنیشتێکن هەمویان هیچ ئەوجە هەر چەندم بۆیە بە هەزاران دەتوانم دانەیەم. دەکرێ وەکو دانانی کاشی. بەڵێ، بەڵام لێرە نا، چونکە دیتمان لە لاپەڕەکە پێش ئەو لاپەڕێکە ئەو جۆرە شێوەیە پێنجلایە نەکرا. دێمە لای ڕاهێنان و شیکاری پرسیارەکان. ئایا ئەم شێوانەی خوارەوە گونجاون بۆ ڕیزبەندی؟ بەڵێ یان نا. بێگومان ئەو سێ گۆشە کە لایەکانی هەموو وەکو یەکەوە هادیارە بەڵێ، لێرانە بەڵێ، بەڵێ، ئەوە بەڵێ، ئەوەش بەڵێ. بەڵام ئەو بازنەیە نا. ئەو شێوەیە دەبی یان نابی. پرسیاری 9 بزانین دەبی یان نابی.
ئەو شێوەیە ئەگەر ئەو هادایاننین لە تەنیشتێک ئایا دەبی یان ناکرێ. بێگومان ئەو شێوەیە دەبی تاقیب بکەینەوە تا بزانین ئایا دەبی یان نابی. ئەمن تاقیم کردەوە بەڵێ دەکرێ. لە تەنیشتێکیان دادەنین هەرچەند بمانەوێ بەڵام سەرە و ژێریان دەکەین جار بەجار هەتا بۆشایی نەمینێتەوە. هەرچەندە ئەمن 100% نەکەتینە تەنیشتێک بەڵام ئەوە لەبەر هۆی تەکنیکیە، لەبەر ئەوەی نییە کە شێوەکە ناگونجێ بەڵام دەگونجێ. نەمتوانی بەداخەوە ڕەنگاوڕەنگ بی کە دیاربی کە دەگونجێ بەڵام ئەوە بەڵێ ڕووبەرەکەی دادەپۆشی ڕیز بەندە کەواتە بەڵێ. هەر شێوەیەک وێنە بچێشە پاشان بە مەقەسبی بڕە. هەموو شێوەکان بەکاربینا بۆ هەڵسان بەکاری ڕیزبەندی. دەتوانی شێوەکانش ڕەنگ بکەی. ئەمن لێرانە تەنیا ئەو شێوەیەم دروست کردیە دیارە دەبی لەبەر هەندێ نووسرایە ڕیزبەندی دروستکە بێگومان دیارە دەبی هەر سێ شێوەکان دەبی ئەوەش بەڵام با تەماشای پرسیاری دەبکەین. تەنیا پرسیاری ژمارە دا ئەوها دایان دەنێن شێوەکە لە تەنیشتێک هەتا هیچ بۆشاییەک نەمێنێتەوە. ئەوە بەبێ ئەوەی بۆشایی بمێنێتەوە. دەتوانێت تەنیشتێک دانەی وەکو لێرە ئەمن لە تەنیشتێکم داناینە. هیوادارم خوێندکاری ژیر ئەتوش ئەو شێوانە ببڕی بە مەقەس ڕەنگاوڕەنجیان کەی لە تەنیشتێکیان دانەی هەتا ڕووبەرەکە دابپۆشی. ئێستا دەینە لای پرسیاری 13. ئایا ئەوەی خوارەوە ڕیزبەندی پێکدێنن شرۆڤە بکە؟ پێک ناینن بەداخەوە چونکە لێرە ئەو ماوەیە کە مایتەوە ناتوانین پڕیکەینەوە بە هەمان شێوەکە نابی ناگونجێ. تەنیا دەتوانین یەک ڕیز دروستکەین ناتوانین زیاتر. ئەیرەش هەر ناتوانین بێگومان وەکو ڕۆنم کردەوە لە هەمان پرسیارە وەکو پرسیاری ژمارە 2. پرسیاری ژمارە 15. قوباد ویستی 6 پێنووس بکڕێ. فرۆشیاری یەکەم داوای 1200 دیناری لێکرد بۆ پێنووسەکان. فرۆشیاری دووەم داوای 150 دیناری لێکرد بۆ هەر پێنووسێک. ئامۆژگاری قوباد دەکەی لایکان فرۆشیار پێنووسەکان بکڕێ شرۆڤە بکە. لێرە ئەمن ئەگەر تەمەشاکەم لێرە 6 پێنووس بە 1200 دیناریە. ئەگەر بمەوێ بزانم یەک پێنووس بە چەندە دەبی 1200 دیناری دابەشی 6 بکەم کە دابەش دەکەم 1200 دابەش 6 12 دابەش 6 2 سفرەکانیش 0 دابەش 6 0 دابەش کەواتە هەر یەک پێنووس لە لای فرۆشیاری یەکەم بە 200 دینارە. فرۆشیاری دووەم پێنووسەکەی هەر زانترە بە 150 دینارە. لێرانە شرۆڤە بکەواتە بیر بکەوە ئایا تەنیا لەبەرەوەی فرۆشیاری دووەم پێنووسەکەی هەرزانە قوباد لەوێ بکڕێ یان نا. بێگومان دەبی بزانین ئایا هەمان جۆری پێنووسە یان نا. ئەگەر زانیمان هەمان جۆری پێنووسە و ئەگەر قوباد نەوێ بگەڕێتەوە بۆ لای فرۆشیاری نەوێ بچیتە لای فرۆشیاری دووەم هەرتەنیا لە فرۆشیاری یەکەم بکڕی لە یەکەمی دەکڕی. ئەگەر چوت تەماشای فرۆشیاری دووەمیشی کرد پێنووسەکانی پێ باش بوو دەتوانی لەوێ بکڕی چونکە تەنیا نرخی پێنووسەکان ڕەنگە نابی بڕیار بدەین لای چێ بکڕی. زیاتر ئەوەیە کە کامە پێنووس باشتر بوو لە لای ئەو فرۆشیار بکڕی. بەڕای من لەبەرەوە چونکە شرۆڤە بکە هەر کەسەی بە خۆی شرۆڤە دەبی بکە
شرۆڤەکان بە یەک ناچن. کەواتە ئامۆژگاری من قوبات لە کام فرۆشیار بکڕی لەو فرۆشیارێکە هەست دەکا پێنووسەکانی باشترە، جوانترە، لەوێ بکڕی. ئەوە ئامۆژگاریەکەیە. ئێستا دێینە لای پرسیاری 16. کۆکردنەوە زۆر ئاسانە، هەمیشە لە لای ڕاست دەست پێ دەکەین. خانەیەکان لەگەڵ خانەیەکان کۆ دەکەمەوە، واتە ئەوانە لەگەڵ یەک کۆ دەکەمەوە. 3 و 1 و 7 دەکاتە 11. یەک هەیە، یەکەکەی دیش با لێرە دانێم جارێ. ئەو جا 4 و 1 و 2ش لەگەڵ یەک کۆکەمەوە، 4 و 1 و 2، 5 و 2 7 یەکیش 8، کەواتە 81. 81 لێرە. پرسیاری 17 دیسان ئەوانە لەگەڵ یەک، 2 18 6 2 18 6 16، یەکەکەش لێرە جارێ دەنووسم، 3 و 2 5 یەکیش 6 یەکیش 7، کەواتە 76. 18 5 و 5 9 19، 1 و 1 2، 5 7 یەکیش 8، 89. لێرە 7 و 4 و 8، 7 و 4 11، 8 19. ئەوجا 2 و 2 4 3 4 و 5 2 2 4 3 7 یەکیش 8، 89. ئەو پرسیاری 20 زۆر باش و گرنگە. شێوەی ڕەنووسی ئەم ژمارانەی دێت کامەیە؟ هەتا بتوانم ئەو ژمارەی بخینمەوە، بەڕای من باشترین شت ئەوەیە 3 ڕەنووسی یەکەم دابڕینی یەکەکان دروست دەکە لە ناو بازنەچی دانێم. ڕەنووسەکانی 3 ڕەنووسەکەی پاشوی لێرە هەرچەندە سێم نییە، تەنیا دووم هەیە، بەڵام ئەگەر سێ با لەوێش سێم دادەنە لە ناو بازنەش کە دانێم. ئەو بازنە زەردا لە کاتی خیننەوەی ڕەنووسەکانی ناو بازنە زەردەکە دەبی وشەی هەزار دانێم، کەواتە دەخینمەوە 30,000. دووە لێرە 500، لێرەش 2، 30,000 واتە یەکسەر ئەمن دەبی 30,000ەکەی بنووسم، 30 ئەوجا 1000. ناتوانم ئەمن ئەو ژمارەی کە هەیتم هیچ کات لەوەی گەورەتر نابی، بچووکتریش نییە، ئەوەندەیە. واتە ئەو ڕەنووسانەم هەیە، دەبی ئەو ڕەنووسانێک کە هەیتم لێرە جێیان بکەمەوە. 30,000. 500م هەیە، هەمیشە سفڕی یەکەم دادەنێم لێرە لەکن سفڕی یەکەم، سفڕی دووەم لەکن سفڕی دووەم، سفڕی ڕەنووسی سێم لەکن ڕەنووسی سێم. لەوانە زیاترم نییە. من نەتوانم ئەمن بچم 5ەکەی لێرە دانم، دەبیتە 5,000. ئەم 500م هەیە تەنیا، کەواتە کە 500م هەیە 5ەکە جێی لێرەیە، ئەو دەبتە 500. ئەگەر ئەمن ئێستا تەماشای سیەکەی نەکەم 500م هەیە. ئەوجا 2 لە چێ دانێم؟ لێرەی دانێم، ئەو دەبیتە 2000. لێرەی دانێم دەبیتە 20، کەواتە مەجبورم ناچارم لێرەی دانێم، کەواتە 2ەکەم جێی لێرەیە. ئەوجا ئێستا بووە 3502. وەکو گوتم چونکە لێرە 5 ڕەنووسە، کەواتە یەکسەر دەبی بزانم ئەو هەڵبژاردە هەڵەیە، ئەوەش هەر هەڵەیەوە چارەیەکیان سێ، کەواتە دەبی یەک لە دوانە ڕاست بی. ئەگەر تەمەشای ئێرەکەم و دابڕینەکان دانێم، دابڕینی یەکان، دابڕینی هەزاران، لێرە ئەو 35 دەکا 35,000. ئەمنیش 35,000م نییە، تەنیا 30,000م هەبوو لێرە، 35م نەبوو، تەنیا 30,000 بوو. ئەلێر 30,000، کەواتە ئەوە هەڵەیە. کامە ڕاستە ئەدی؟ دەبی ئەوە ڕاست بی. 502 ئەوها 30,502. ئەگەر لێرە دیسان دابڕینەکان دانێم، 3
ڕەنووسیەکەم دابڕینیەکان ڕەنووسەکان دیش دابڕینی هەزاران هەزار 1502. خوێندکاری ژیر لێرە دێمە کۆتایی ئەو وانەیە هەتاوانەی داهاتوو باسی لاپەڕە 154 هەر بژی.